ئێمە لە ڕێگەی بەکارهێنانی ئەم ئامێرانەوە و جێگرەوەی دەرمانەوە زۆر جار بەدیلی نەشتەرگەریە لە بۆ هەندێک حالەتدا ڕەخی نەفسێک شەهیق زەفیر دەستە دەم درێژ بە چارەسەری ئەو نەخۆشیانە دەکەین کە پەیوەندی بە ماسوولکە و فەقەرات و جونگەکان و دەمارەکان هەیە یان پێکانە وەرزشیەکان و بە تایبەت ئەو نەخۆشانەی کە ئینزیلاقی فەقەراتی پشتیان هەیە یان ئینزیلاقی فەقەراتی ملیان هەیە یان سەوفانی جونگەکانی ئەژنۆیان هەیە ئێمە لە ڕێگەی بەکارهێنانی کۆمەڵێک ئامێری چارەسەری فیزیایی واتە عیلاج تەبیعی چارەسەری ئەم حالەتانە دەکەین بۆ نمونە ئەو جیازەی لە دەستمە ئێستا ئەمە پێی دەڵێن شۆک وەیڤ تێراپی و ئەمەیان لێزەر تێراپیە بەکاردێ بۆ ئەو نەخۆشانەی کە ئینزیلاقی فەقەراتی پشتیان هەیە و ئیلتیهابی فەقەراتیان هەیە و تەشەنجاتی ماسوولکەیان هەیە ئێمە لە ڕێگەی بەکارهێنانی ئەم ئامێرانەوە ئەو ئازار و ئیلتیهاب و تەشەنجاتەی هەیە لای دەبین بەبێ بەکارهێنانی هیچ دەرمانێکی کیمیایی و بەبێ ئەنجامدانی نەشتەرگەری و زۆر جار ئەم چارەسەری ئێمە بەدیلی نەشتەرگەریە و ئەو نەخۆشانێک کە زۆر جار بە دەرمان چانابن ئێمە لە ڕێگەی چارەسەری فیزیایی عیلاج تەبیعی چارەسەری ئەم حالەتانە دەکەین بەبێ هیچ ماکێکی مضاعفاتێکی لە بۆ نەخۆشەکەی هەبیتن لە هەموو دنیای ئێستا ئەم چارەسەرە باوترە و جێگای دەرمانی گرتوۆتەوە لە بۆ کۆمەڵێک نەخۆشی کە بە دەرمان چارەسەری ئەم حالەتە ناکرێتن و جێگرەوەی دەرمانە و زۆر جار بەدیلی نەشتەرگەریە لە بۆ هەندێک حالەتدا بەڵێ لە کۆمەلگاکەی ئێمەشدا لە ئێستادا خەڵکەشی زۆر لە ڕێگای چارەسەری فیزیایی عیلاج تەبیعی چارەسەری خۆی ئەکاتن بە بێ دەرمان و ئێمە ڕۆژانە چەندین نەخۆش چەندین چارەخواز چارەسەر دەکەین لە ڕێگای ئەم چارەسەرەوە کە بە ئامێری پزیشکی ئەنجام دەدرێتن بە دەرزی ئاژنین کە پێی دەڵێن ئوبەرسینی یان دڕای نیدڵینگ ئێستا ئەمە کاروپراکتیکە ئەنجام دەدەین کە مانوەڵ تراکشنە بەم خاولی ئەنجامی دەدەین بەدەستە تراکشنێک سەحبەک لە بۆ ملو فەقەراتەکانی ئەنجام دەدەین و مەرزیش نییە هەر کاروپراکتیک کاتێک بۆ نەخۆش دەکەی دەنجی بێ یان سەوتی بێتن لەبەرەوەی ئێمە ڕاکێشانی ماسوولکەکانە کە بە ئینگلیزی پێ دێن سترێچینگ مەسڵ ڕەخی نەفسێک شەهیق زەفیر ئەمە تراکشنەکە بوو رخي نفسك شهيق زفير هذا جهة اقلب يمي اقلب يمي رخي نفسك شهيق زفير او ماي جاد بس الدم دريش على بطنك رخي نفسك شهيق زفير رخي نفسك شهيق زفير قم بەڵێ ئەمە کایرۆپراکتیکە بە شێوەیەکی زانستی ئەکادیمی لە بۆ نەخۆش ئەنجام دەدرێتن بەڵام پێویستە بزانرێت لە بۆ چی ئەنجام دەدرێتن و پێویستە ئەو کەسەی کایرۆپراکتیک ئەنجام دەدا کەسێکی زانستی بی و خاوەن بڕوانامەی پزیشکی بی لە بواری فیزیۆتێراپیست